مەخصوص بۆ کاکە موسای و کەی خۆشەویست و کاکە توانا لوقمان پێشکەش دەکەین بەو مەجلیسە خۆشەویستە هیوادارم هەموو لایەک بەدڵیان بێ بژین ئای نەمری هەولێری قوربانە بم بژین کوڕەکەی پلە عایشێ هنرمندێکی لاوم خاوەن هەزار بەرهەمم فەرمان بێلانە ئەمڕۆ لە هونەردا ڕقەمم لە مەیدانی هونەردا شەکاوەیە عەلەمم های نەخۆم زۆر پێ موهیمە و نەدەشتم زۆر و کەمم هونەرمەندێکم دژی زوڵم و زۆر و ستەمم لەمە دوا بۆ قسەیش بەکار نایە قەڵەمم بچووکی کەسی مەردوو دڵسۆز و محتەرەمم بۆ نامەردان دۆزەخم ئاگری جەهەنەمم دوژمنی موسای و کەی تەبابێتە بەردەمم دوژمنی موسای و کەی تەبابێتە بەردەمم وەڵڵا شەق و شڕێکەم بە بەندی زار و دەمم های بیلا شەڕ و شڕێکەم بە بەندی زار و دەمم ئێرە شاری هەولێرە لە پیاوی محتەرەمم هەتا لە لای توانا بم قەت ناڵێم خاتر چەمم خۆشە ڕەحمان ئەو فەرمانە چەند ساڵە بەدڵ خزمەتانەکەم ئەی هونەرمەند و شاعیر و بەندێژە لێزانەکەم پێشمەرگەم ڕوح و گیانم فیدای کوردستانەکەم ئەی بەدڵ و گیان دەیپارێزم خاک و نیشتیمانەکەم دەبێ بە مەردی بژیم بۆ یەکجار ژیانەکەم ئیمپراتۆری هونەرم خۆم ئەمر و فەرمانەکەم بۆ هیچ کەسە شۆڕ ناکەم چۆڵناکەم مەیدانەکەم ڕێیکەڵە هونەرمەندانە ڕێشکە و قوتابخانەکەم تەنیا هونەر و فەنا سەروەت و سامانەکەم های بە دنیای ناگۆڕمەوە هونەرە شاهانەکەم شەڕەبەندکاری منیا ناتوانم ئەو شتانەکەم بەس کەسێکی سوڕم کە ژیانی وێرانەکەم کێویش بە شۆک دادێنێ تەبەقە و هەستانەکەم های ئێستا شەرکەفەت دەخۆم کە باسی جارانەکەم زۆر برادەرم هەبوون یان دەوتم گیانەکەم درۆزن بوون هەڵیاندا بۆ ماڵ و سامانەکەم وا دەزانن وەک جاران گێژم بە گوێیانەکەم وا دەزانن وەک جاران گێژم بە گوێیانەکەم هاوەی لەو زۆرم ناوێ ئیتر لە پێیانەکەم هەرە بۆ کاک موسای و کەیا ئەو چاوانەی ماز دەکەم لەگەڵ توانا لوقمانە ئەوسڵاوە بەڕێ دەکەم هاوڵاتی ئەوروپایە ئەم من خزمەتتان دەکەم های لە کوردستانی ئەمڕۆ هونەر هێندە شێواوە هەر سۆیەکی دەبینی خۆی پێ ئاغا و بەناوە کاردی سەر هەموو دەردان کاری خۆی پێ تەواوە با گۆرانێکی خۆی بڵێ دەربێنێ دەوز و چاوە ئەو جۆرە خوێڕیانە دەری بەنگەر تێکداوە بەدانگ و سەدای ناخۆش حەیفە بیڵەی هۆنراوە ئەوە شەرتی یەکەماوی شەرت بۆ تێکداوە لە سایەی خودای گەورە نێوی من هەروە باوە قەوتنی من مەحاڵە قەت پۆڵم دەداوە تەبیعەتێکم باشە هەوکم وا دەرزمی داوە کار بە شوێنێکا بڕۆ ماوە قادە بەدووە
پێشاوە زمانم لە بوختان و لە درۆ پارێزراوە هەرکەس ڕێزمی لێگرت بێ زیاتر ڕێزی گیراوە هەرە بۆ کاردانە خەیلانی خەیلانی ئەو زۆر پیاوە هەموو سەربەندەکانم بۆ بۆتانی شوڕتاوە بۆ کاک باسید وەفایی پێڵم لەلای براوە کێ دوژمنی یوسف بێ دەڵێم چەپرە و چەلاوە های خدایە هاوار بۆ تۆ گوێت لە هاواری من بێ یادی تۆ دەکەم هەتا دڵ و ڕوحم هەیە من بێ های من موسڵمانم نابێ ڕێگەی ڕاستم لێون بێ هەموو تەمەنم دەبێ تەنها خوا پەرستن بێ های لە خدا پەرستیدا نابێ هیچ کەس وەک من بێ کردەوەی چاکەم زۆرن ڕەنگە بۆ بەسکردن بێ مرۆڤ ئازادە لە ژین خاوەنی ڕابۆچن بێ بەڵام ئینسان هەرچەند بێ قەت نابێ درۆزن بێ قورعانت نادووە هەتا ڕێگەی ژینم ڕۆشن بێ قورعان دڵ نەرم دەکا ئەگەر پۆڵە واسن بێ های لەلای تۆ فەرقی نییە عەبدت پیا بێ یاژن بێ لە تاوانی دەبەخشی گەر وەک دەریای بێبن بێ های دەبێ خوا چەنگاو دەبێ کە خودایی سوژن بێ تا مەزرای دیداری تۆم چاوەڕەم بە مردن بێ های لێی دەنج و تەمامە